ئیتر بەچی سەرسامە بی؟ سپاسی خوا بکە کە خوای گەورە بە مسلمانەتی دروستی کردووە. سپاسی خوا بکە کە هەتە و ئەڕۆی بۆ عەمرە پۆزی پێوە لێ مەدە. سپاسی خوا بکە کە تەمەنێکت بەڕێ کردووە حەجت هەیە. سپاسی خوا بکە کە پێنج فەرز دێ بۆ جەماعەت. سپاسی خوا بکە کە خوا نیعمەتی چاوی پێداوە حەق ئەبینی گوێی پێداوە پێی ئەبیستی. خۆ هەموو خەڵکی سەرزەوی ئەمڕۆ گوێ هەیە و ئەبیستێ چاوی هەیە و ئەبینێ بەس ئایا ئەو بیسەر و بینەرەیە کە خوای پەروەردگار خۆشی ئەوێ؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی صەحیحە ئەفەرمێ ثلاث المهلكات سێشت هەیە ئینسان لە ناوە بە: شح مطاع وهوى متبع وإعجاب المرء بنفسه. ئەوەی خاڵی سێم بۆ ئێمە زۆر گرنگە. سێشت ئینسان لە ناو ئەدا. یەکێ لەوانە ئینسان بە خۆی سەرسام بێت. تەسەور بکەن برایانی خۆم، هیچ ئەخلاقێ نییە هێندەی ئەوە ناشین بێ ئینسان بە خۆی سەرسام بێت. بڕواتان بێ ئینسان لە ئینسانی بوون دەرئەکات و هیچ کەسێکیش ئەم نەخۆشیە نازانێ ئیلا کەسێک بەرامبەری بوو بێ خۆی بەشن زانی بێت. نەتبینی وەجاری وا هەیە ئەچی بۆ دائیرەیە کەسێک ئەبینی هێندە بە خۆی سەرسامە مۆرێک ها بەدەستەوە پێش ئەو بەدەست چەند کەسترەوە بووە و دوای ئەویشەکەوێتە دەست چەند کەستر هەتاوەکو ئەو فایلەت لێوەرەگرێ و مۆرێکی لێدا فەکەئەنەما هەتا قیامەت لە بەردەم سبلیدا دانشێت. نەتان بینیوە جار وایە ئیشت بە کەسێک ئەکەوێ پێی ئەڵێ کورە ئەڵێ بە کوڕەکەی تو لەوێ هەروەر ناگیرێت، کوڕەکەی من وا زیرەکە. ئەو قسەیە ئەکا وەڵڵاهی بە ئەندازەی مێشێ بچووک ئەبێتەوە لە بەرچاوت. بۆیە خۆشەویستان بەردەوام ئاگامان لەو نیعمەتانەی خوا بێت. زۆر گرنگە دڵی خەڵک نەشکێنین کاتێک خوای گەورە نیعمەتێکی پێداوە. تەسەور بکە ئێستاکە ئەگەر دەعوەتێک بکرێ دەوڵەمەندێک بێ لە ناو فەقیرەکانە دانشێت، واللهی شخصیەتی ئەو دەوڵەمەندە کەم ناکە بەڵکو ڕێزدارتر ئەبێ. بۆ لەبەر ئەوەی پێویستی نییە لە ناو فەقیرا بێدانشێ. وەرە عالمێک بێنە، پیاوێکی ڕیشسپی بێنە، داچەمێتەوە بۆ گەنجێک دەستی ماچکا بڵێ کوڕە شرینەکەم بینیتم بەردێکت تێگر خەڵکە بینێڵێ یا ڕەبی ڕەحمەتت لێ بێ بەخوا تەمی مناڵ ئاوا ئەکرێ. ئێدە هەر ئەو کەسەش بێ بڵێ ئەوە باوکت تەربیەتی نەداوە دوو قسەی ناشین بکە لە بەرچاو خەڵکێک. بۆیە ئینسان هەتاوەکو لەو پەڕی خۆشگوزەرانی و لەو پەڕی خوافێداویە خۆی بچوو کاتەوە جوانتر ئەبێ. بۆیە کاتێکیش خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتا سەیهەنی خەڵک ناکا فەقیرێکی فیزل فەقیر هەیە هیچی نییە خۆی بەشتە زانێ. بۆیە ئینسان ئەبێ بەشتێ سەرسام بێ کە هەیەتی. ولەگەڵ ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەحابەکانە فەرمێ برایان تکایە بە نوێژ و عەمرە سەرسام مەبن، بە ڕیش و شەرواڵی کوڵ و سیواک و هاتن بۆ مزگەوت سەرسام مەبن. بۆ من بە بەڵگە قساکەم والله إنما الأعمال بالخواتيم. کۆتایەکەی ئەساسە لەسەر چی ئەمری و لە چی کاتێکە ئەگەڕێتەوە بەلای خوا. پێغەمبەری خۆشەویستە فەرمێ صلی الله عليه وسلم لن يدخل الجنة أحدا عمله. وتي هیچ کەسێ لە ئێوە بەکردەوەی خۆی ناچێتە بەهەشت. تخوا وەرە ئەبوو بەکر سیدیق هەموو ماڵەکەی بدا و عومەری کوڕی خەتاب نیوەی ماڵەکەی بدا و عوسمانی کوڕی عەفان ئەو هەموو سەد ئەسپە حازر بکا بۆ غەزا و ماڵ و سەروەت و سامان و عەماری کوڕی یاسر و باوکی و دایکی و ئەو هەموو عەزاب و مەینەتە لە پێناو خوا بچەژە. وتی هیچ کەسێک لە ئێوە بەکردەوەی خۆی ناچێتە بەهەشت. سەحابەکان گرنگ بوو بەلایەنەوە بزانن ئایا ئەویش. وتیان وەلا ئەنتە یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم. وتیان تۆش فەرمووی بەڵێ منیش. ئیتر بەچی سەرسامە بی؟ سپاسی خوا بکە کە خوای گەورە بە مسلمانەتی دروستی کردووە. سپاسی خوا بکە کە هەتە و ئەڕۆی بۆ عەمرە پۆزی پێوە لێ مەدە. سپاسی خوا بکە کە تەمەنێکت بەڕێ کردووە حەجت هەیە. سپاسی خوا بکە کە پێنج فەرز دێ بۆ جەماعەت. سپاسی خوا بکە کە خوا نیعمەتی چاوی پێداوە حەق ئەبینی گوێی پێداوە پێی ئەبیستی. خۆ هەموو خەڵکی سەرزەوی ئەمڕۆ گوێ هەیە و ئەبیستێ چاوی هەیە و ئەبینێ بەس ئایا ئەو بیسەر و بینەرەیە کە خوای پەروەردگار خۆشی ئەوێ؟ کابرایەک 500 دانە ساڵ عیبادەت ئەکا، 500 دانە ساڵ موحیدە، 500 دانە ساڵ نوێژ ئەکا و ئەم بەسەرهاتە صحیحە و بەسەرهاتی بندیوار نییە لەم لاو لەولاوە هات بێ. ئەم بەسەرهاتە صحیحە. 500 دانە ساڵ خەڵکی بت ئەپەرستنە و خوا ئەپەرستێ. خەڵکی فەساد ئەکەن ئەو ئیسلاحەکە. 500 دانە ساڵ عیبادەتی خوا بکەی نەوەکو 40-50 ساڵی ئێمە. کاتێک کە وەفات ئەکا خوای پەروەردگارە فەرمێ عەبدەکەم لێی خۆش بوومە بە ڕەحم و بە زەیی من بیبەنە بەهەشت. ئەڵێ خوایە بنامێ بە ڕەحم و بە زەیت و بچمە بەهەشت. ئەڵێ خوایە بنامێ بە ڕەحم و بە زەیت و بچمە بەهەشت. ئەڵێ خوایە بنامێ بە ڕەحم و بە زەیت و بچمە بەهەشت.
ئەمەوێ بەکردەوە و تەوحیدەکەی خۆم بچمە بەهەشت بەو ئیخلاسە و بەو شوێن کەوتەیەی دینەکەت کە بۆمت ناردبوو. چۆن من بچم بۆ بەهەشت؟ 500 ساڵ خەڵک خراپەکاریە کرد و من چاکساز بووم. چۆن ئەبێ من ئەو 500 ساڵە هەروە بە هەوانتە بڕوا؟ خوای پەروەردگار ئەمرە فەرمێ بە مەلائیکەتەکان ئەفەرمێ بڕۆن بەس تەنها نیعمەتی بینینی بۆ بێرن. نیعمەتی بینین، نیعمەتی بینین. ئەی خەنە سەر تەرازۆکە هەموو کردەوەکانێ باتە ئاسمانە. نیعمەتی بینین ئەزانی چەندێ گرنگە؟ ئەلێوە دانیشتە بە کەیفی خۆت سەی من ئەەکەی، چاڵێک ئەبینی سەیری ئەەکەی ناکەویتە ناوێەوە. خۆشەویستان، نیعمەتی بینین و لەبان هەموو بینینەکانەوە نیعمەتی بینینی حەق، نیعمەتی بینینی خوای پەروەردگار و دەسەڵاتی خوا. کاتێک کە سەیری ئاسمانەکانەکەی چەند جوان دروست کراوە، سەیری زەویەکەی چەند جوان دروست کراوە، هیچ خراپەکاریەکی تیا نابینی، ئەو کاتە ئیمانێکی سەلیمت هەیە. بۆیە خۆشەویستان، مامۆستایەکی ئاینی ئەمەلیات کرابوو. تەبعەن ئەمەلیاتەکەی زۆر دوور بوو لە میزڵدانیەوە، بەس ئەمە بۆچی جەرم و قەت بە خۆت سەرسام مەبە. تەمەنی 52 ساڵێک ئەبێ چوون بۆ لای وتی مامۆستا شتێک بەسەر منە هاتووە هەتا ئەم دەقە نەمزانی. بۆیە لە شوێن تریش باسم کرۆ، لێرەش باس یەکەم بە خۆت سەرسام مەبە و بە تەندروستیت سەرسام مەبە. وتی ڕۆژی یەکەم دوور لە ڕووی جەنابتان پەرژینێ قایم بێ لە ڕووتان، وتی میزم گیرا، یعنی نەمتوانی سەرئاو بکەم. کۆمەڵە گەنجێکی دکتۆر هاتن سۆندەیان ڕەت کرد و بە ئیسراحەت میزم کرد. شەو هەم سا دووبارە هەوام لێ هاتەوە، هەتا وەکو نوێژی بەیانی خۆم کرد خەریک بوو بتەقم. وتم بڕۆن بزانێ یەکێک نییە. وتی ئەمزانی دوو ئافرەت خەفەرە، دوو دکتۆری ئافرەت. وتی ئافرەتەکان هاتوتیان مامۆستا هیچ حەلێ نییە، بەخوا مەگەر ئێمە خەفەرتری لێ نییە. وتی خێزانم وەستاوە، من درێژ بوومە لە بەردەست دوو ئافرەتی نامەحرەم، دوو لە ڕووی جەنابتان عەورەتم دەرئەکەن و سۆندەم بۆ ڕەت ئەکەن. وتی ئینجا وتم خوای پەروەردگار، من 52 ساڵە خۆمە ڕۆم بۆ سەر ئاو. گەورەترین نیعمەتێک تەبعەن چییە؟ ئیسە ڕەنگە هەنێ خەڵک جابەوە چییە مامۆستا؟ ئەوم باس ئینسانی بە حەیاکەم، باس ئینسانی بە ویقارەکەم، باس ئینسانێک ئەەکەم کە نیعمەتەکانی خوای بەلاوە گرنگە. جا مامۆستا قەی چێک کابرا عەمەلیات کراوە، خۆ حەرام نییە. منیش ئەزانم حەرام نییە، بەڵام ئەی بۆ بیر لەوە ناکەیتەوە 52 ساڵ شەو و ڕۆژ و لەیل و نەهار لە هەر شوێنی هەوەسی بۆ بێ دەستنوێژی کردووە، کەس عەورەتی نەبینیوە. چکەم بۆ ئینسانی بە ویقار ئاوا بیرەکاتەوە. خۆشەویستان ئەزیزان،